هەموو ژیانتان زەردەخەنە و پێکەنین بێت. ئەگەر ئەتانەوێت دوور بن لە هەموو کێشە و مەشاکیلێک، ئەگەر ئەتانەوێت هەچی گەنجینەی دنیا هەیە ئێوە خاوەنی بن، وەرن ئەو قورئانە بکەنە دڵتانەوە. لەکوێ ڕێتیان کرد قورئان بخوێنن، لەکوێ بۆتان گونجا قورئان بخوێنن. لە زیندان بوون، لەسەر شەقام بوون، لە زانکۆ بوون، لە مەطبەخا بوون، لەگەڵ ڕەفیقەکان تابووی، لە کاتی گەشت و سەفر و سیاحەت و یاریکردنا بووی، لە هەر شوێنێکا بووی. بە ڕەفیقی قورئان خوا هەموو شتە جوانەکانەکا بە ڕەفیقت. خوا لە هەموو خەمێک دەرت دەکات، لە هەموو پەژاریە دوورت دەکاتەوە. من پێشەوەی هێندە هۆگری قورئان بم، هێندە دڵم خۆش نەبوو، بەس باوەڕتان هەبێت کە بوومە ڕەفیقی قورئان، هەموو خەمێکم بیر چۆوە، هەموو ناڕەحەتیەکم بیر چۆوە. بۆیە ببنە ڕەفیقی قورئان بۆ ئەوەی بیر لە کێشە نەکەنەوە. کێڵێم قسانەی من وایە، وەرن من بەدرۆ بخەنەوە، بڵێن مامۆستا قسەکانت وانیە، بڕۆنە خزمەتی قورئان، بڕۆن قورئان لەبەرکەن. 2 جوزە، 3 جوزە، 4 جوزە، 5 جوزە، 10 جوزە، 15 جوزە، هەتا ئەبی بە حافظی قورئان. کە بووی بە حافظی قورئان، ئەو کاتە ئەزانیت هەموو دنیا هی تۆیە، هەموو دنیا تاپەکەی لە گیرفانی تۆیایە. ئەو کاتە ئەزانی ژیان چەندە بەتام و چێژە. اللهم اجعل القرآن العظيم ربيع